ئەمڕۆ باسی بابەتێکی گرنگەکەین کە بریتە لە سگەشەوە هۆکارەکانی بۆ مەبەستە ژمیاندایی دکتۆر بەرهەم محەممەدمان کردووە کە پسپۆری وردی نەشتەرگەری هەرسوزگەرە دکتۆر بەخێر بێبانیت باش. سپاس بۆ بەڕێزت. بێگومان سگەشەکە باسی گەورە و پێگەیشتوەکانەکەین لەوە دەست پێ بکەین سگێشە کەی بە نەخۆشیتانێ ئایا هەموو پێچێکی سک هەموو وەکوڵە قۆڕەخۆڕێکی سک ئەشێ بڵێن نەخۆشیە؟ بەڵێ خۆی سکێشە ئەکرێ بە دوو بەشەوانێ یەکیان پێوترێ ئەکیوتە ئەبدۆمینیانی سکێشەی توموتیژ و سکێشەیەکی کەشانە کە نوعێک لە با بڵێن درێژە ئاخایەنێ کە پێوترێ کرۆنیک ئەبدۆمینەڵ پین ئەوانی کە سکێشەی توموتیژیان هەیە عادەتەن سەبەبێکی با بڵێن توموتیشتریان هەیە بۆ نمونە ئەوانی کە تووشی قورحەی مەعیدە یاخود برینی دوانزەگرەیە بن یاخود ئەوانەی تووشی با بڵێن هەوکردنی زرا و چیسی زراوە بن بەهۆی بوونی بەردەوانێ یاخود ئەو کەسانی تووشی هەوکردنی با بڵێن پەنکریاسە بن یاخود ئەو کەسانی کە نوعێک لە ڕیخۆڵە جیرانیان تووشە بێت یاخود ئەوانی کە تووشی ئیلتیهاباتی با بڵێن نوعێک لە تەسەمومی ڕیخۆڵەکانە بن بەهۆی خواردنی هەنێک خۆراکی پیسەوانێ ئەمانە زۆربیان بە ئەکیوتیان ینی بە لە ماوەی با بڵێن چەند سەعاتێکە ئازارەکەیان زۆر زیاد بێت تر شێوەی ئازارەکەشان هەیەە بە شێوەی کۆلیکە ینی بە شێوەی ژانە و یە توەڕوات هەشیانە بە شێوەی بەردەوامی هەیە لە شوێنێکا و ئەمێنێتوانێ زۆربەی زۆری حاڵەتەکانی کە با بڵێن توموتیژن ئەوەیە با بڵێن نیشانی تریان لەگەڵایە نیشانەکانی کە زۆر لەگەڵیان بۆ نمونە دڵتێکەڵ هاتنە ڕشانەوەیە جاری وایە سکچوونە یا جاری وا هەیە با بڵێن ڕیخۆڵە دەرنەچوونە یا ڕیخۆڵە جیرانە یا قەبزیەکی هەیەیانی بە دوواداچوونێکی ئەوێت باشە دکتۆر کەواتە سگێشەی تونند و لەپڕ ئەمە حاڵەتێکی کتوپڕە و ئەبێ بچینە نەخۆشخانە با باسی سگێشە درێژخایەنەکان بکەین ئەوانەی ناو بەناوێن کام سگێشەیە بەلای بەڕێستەوە گرنگکە کە بینەرانی لێ ئاگادار بکەین کە زوو بە دوای خۆیان ناچن ئەگەر چی ناوە ناوەژ بڵێ چەند کێشەیەکێ من پێم خۆشە چۆن ئەڵێ بە نەزەری ئەتیبار وەربگیرێ و ئیهمال نەکرێ بریتین لەو کەسانی کە بەشی سەرەوەی سکیان ئێشێ بە شێوەیەکی با بڵێن بەردەوامی یاخود دوای خواردن کە ئەو ئازاری لە بەشی سەرەوەی سکیانە دروستە سەرو ناوچان ئەم حاڵەتانە ئەبێ بە دوواداچوونی بۆ بکرێت ئەو سکێشانی کە ئازاری پشتیان لەگەڵایە ئەبێ نەخۆشیەکانی پەنکریاس با بڵێن پشکنینی بۆ بکرێت چکە جاری وا هەیە مشکلەیە لە پەنکریاسە یا مەسەلەن ئیلتیابی درێژخایانیان هەیە ینی موزمینیان هەیە جاری وایە بوونی وەڕەمەکانە لە پەنکریاسا کە بە شێوەی ئازارێکی با بڵێن درێژخایەنیان لە سکیانە یاخود ئەوانی کە تووشی قورحەی مەعیدە و یا دوانزەگرەیە بن ئەوانیش هەر بە ئازارێکی با بڵێن درێژخایەنیان بۆ لایەن و ئەو ئازارانی کە وەزنیاندا ئەبەزێ لەگەڵ یعنی نەخۆشەکە لە دکتۆر ئازاری ناوسکم هەیە و زائیدە نەڵێ وەزنیشم دابەزیوە ئەوەش ئەبێ بە نەزەری ئەتیبار وەربگیرێ و بە دوواداچوونی کاملی بۆ بکرێ و هەر تەنها بەکردنی سۆنەرێک یا بەکردنی فاسێکی خوێن هەموو ئیشەکە بەوەی نەکرێ زۆر بەی جار بەو فاسانە دەرناکەوێت جاری وا هەیە بۆی کە بگەیتە نەتیجەی کامل و کە ئەم کێشەیە سەبەبەکەی چییە پێویستە جاری وایە بە ئاشعی تەنووری هەیە بە شێوەی سیتیسکان جاری وایە پێویست بە نازوری با بڵێن گەدە نازوری ڕیخۆڵەکان هەیە کە بیکەی بۆەوەی بەستەواوەتی تێبگەی ئەو ئازانانەی کە لە بەشی خوارەوەن زیاتر ئەبێ بۆ چوونمان بۆ ڕیخۆڵەکان بێ وەکو ڕیخۆڵە گەورە کە ئێستا حاڵەتێک هەیە بەهۆی ئەوەی کە خەڵک زیاتر فاست فود و خواردنی دەرەوە زۆرە خۆن نوعێک لە جیرفان دروستە بێ بەهۆی قەبزیەوانێ لە ڕیخۆڵە بە تایبەتی لە ڕیخۆڵی لای چەپیانەوەتر دایڤەرتیکولۆسس زۆر جار هەیە ئیلتیهابەکە بە دایڤەرتیکولایتیزیان کە ئەمانیش نوعێک لە ئازاری درێژخایەنیان هەیە و جاری وایە بێ بە تیژ لەگەڵیانە کە کەواتە ئەو ئازارانی کە لە زیاتر لە 3-4 هەفتە لەگەڵ نەخۆش ئامێنەوەوانێ پشکنی نێوردێوێ ئەبێ بە دوواداچوونی بۆ بکرێت بینەرانی خۆشەویستەمە پێتان بڵێم ئێستا لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پێیجی فەرمی کورسات ئێمە بەرنامەکەمان بەڕاستەوخۆ لەگەڵ بەڕێستانین ئەتوان کۆمنتەکانتان بنووسن پرسیارەکانتان بۆی من وەڵامی پێویستان بۆیگرم دکتۆر چۆن جای بکەینەوە حاڵەتی گرژی کۆڵۆن یاخود هاری کۆڵۆن لەگەڵ نەخۆشیەکانی تر ئەمانە هەموویان سگێشە دروست ناکەن بڵێ ئەو پرسیارە زۆر گرنگە زۆربەی خەڵک ئازارەکانی وا تەفسیرەکەن خۆیان یا ئەوانی کە لە دەوروبەرین ئەڵە تەشەنوجی ڕیخۆڵەمان هەیە ئیتر نایەن بەلایە
تەشەنوجی ڕیخۆڵە لە هەموو کتێبە پزیشکەکانە ئەڵێ diagnosis of exclusion یعنی ئەبێت تۆ بە دوواداچوون بکەی ئەم نەخۆشە هیچ خەلەلێکی تری نەبێ گرەی نەبێ وەڕەمی نەبێ ئیلتیاباتی مزمن و درێژخایەنی ڕیخۆڵەکانی نەبێ اینجا دوای ئەمە ئەتوانی بە نەخۆشەکە بڵێ کە تەشەنوجی قۆڵۆنیا لە ناو خەڵکا پێڵێن قۆڵۆن. باشە بەس دکتۆر بەڕێزت ئێستا باسی پشکنینی سیتیسکان و ئەوانت کرد لەوانەیە هەموو کەس نەوێرێ ئەمە بکا بۆ ئەوی کە 100% پێی بووچێ کۆڵۆنە ئایا پشکنین چی هەیە بۆی کە ئێمە بزانین یەکسەر ناچین بۆی کە بینەران نەترسن بەڵێ ئەوەی کە مهمە مەسەرەن بۆ نمونە ئەوانەی تەمەنیان لەسەر و 45-50 ساڵەوەیە ناکرێت بڵێ کۆڵۆنە پێشەوەی پێی بڵێ کۆڵۆنە مەسەرەن فاسێکی پیسایی بۆ ئەنێری بۆ خوێنی شاراوە باش کە بە ئینگلیزی پێوترێ FIT کە ئەمە زۆر دقیقە پێت ئەڵێ ئەگەر خوێنێکی شاراوە هەبێ لە ناو پیسێکەیە ئەگەر نەخۆشەکە خۆی بڵێ لەگەڵ پیسیکردنمان خوێن هەیە ئەوە بەدڵنیایە بێ بچێ بۆ نازۆر باش بەڵام ئەگەر بڵێ پیسەکەم هیچ چیتیانی و خوێنی تیانیەوە بەڵام مادام تەمەنی لەسەر و 45 ساڵەوەیە و ئەم ئازارە با بڵێن چەند هەفتەیی لەگەڵایە کەمترین شت کە بۆ نەخۆشەکەی بکەیت کەمترین شت ئەوەیە کە بینێری بۆ فاسێکی پیسایی نەک فاسی پیسایی ئەتیادی بۆ ئیلتیابات و شەوەی کاڵە خۆم کردومە ئەڵێ ئەوەی خۆ ئەوە نە بۆ فاسی بڵین خوێنی شاراوەیە ئەویش لە خانمانە ئەوانی کە با بڵین لە دەورەی شاهریان ئەبێ لەو کاتیان نەبێت چکە خوێنەکە تێکەڵە بێ لەگەڵ پیسەکە ئەو کاتە غەڵەتەکە ناڕێکە بێ کەواتە ئەبێ ئەوەی بۆ بکەی ئەگەر نێگەتیڤ بوو ئەو تا ڕادەیەک ئەتوانی بڵێ لەگەڵ سۆنەر و شتەکانی کە ئەتوانی بڵێ کە شتێکی ئەوتۆ نیە بەڵام ئەگەر پۆزتیڤ بوو ئەوە هەر ئەبێ ناچاری بیکەیتەوە کە بیر لەوە بکەیتەوە کە نازوری بۆ بکەیت نازوری ڕیخۆڵەکانی باش ئەگەر یەکێ ئازاریسکی هەبێت زیاد لە ساڵ و بەڵام نەوەزنی دابەزی بێت نەگرفتی خواردنی هەبێت هەموو ڕۆتینێکی ڕۆژانەی بە ئاسایی بەڕێوە بەرێت چکەلەوەی کە پێچیسکی هەیە ئەمەش ناکرێت بڵێن کۆڵۆنە وەکوتم ئللا ئەبێ بە دوواداچوونت کرده بێ ینی بۆ ئەوەی نەخۆشەکە چکە زۆر ئێمە حاڵەتی زۆرمان بینیوە کە تەشخیص کراون بە تەشەنوجی ڕیخۆڵە و بە نەخۆشی کۆڵۆن دوای چەند مانگێک یا دوای چەند ساڵێک دەرکەوتووە کە مۆزوعەکە بوونی گرێ بووە بوونی وەڕەم بووە یا بوونی ئیلتیاباتی درێژخایەن بۆ لە ڕیخۆڵەکانە و بەو شێوەیە تەشخیص کراوە ئەو کاتە سەیرەکەی نەخۆشەکە چەند ساڵێک یا چەند مانگێکی لە چی سەچێ ئەگەر وەڕەم بوو بێ لەوانەیە لە مەرحەلەیەکی زووە بوو بێ لەبەرەوە من قەت لەگەڵەوەیانیم نەخۆش یەکسەر بە مباشری بە 5 دقیقە لە لادانی شەو یەکسەر پێی بڵێ تەشەنوجی ڕیخۆڵەکانتە باش دکتۆر بەڕێزت باست کرد ئەگەر خوێن لەگەڵ پیسیا هەبێت ئەمە تر بە هیچ شێوەیەک بیر لە کۆڵۆن ناکەینەوە بڵێنەوە گرژێکی کۆڵۆن نەخێر گرژی کۆڵۆن خوێنیان لەگەڵانیە چ نیشانەیەکی تر دەریەخات کە ئەم سگێشەیە کۆڵۆن نییە بەدەر لە خوێنەکە مەسەلەن ئەو کاتانی کە نەخۆش قەلەقە بێت ئەو کاتانی کە سترێسە بێت تەلەبێ پێش ئیمتیحان مەسەلەن خەم و خەفەتێکە مەشاکلێکی ناو ماڵەکی خۆیانە یا هەت سەبەبێک بێ یاخود بە بەعزێ خواردن تێکەچێ ینی نەخۆشەکە ئایبینی هەتا مجموعەیە خواردن نەخوات باش تێگەی ئەو کاتە ئەتوانی تا ڕادەیەک بڵێ کە خەلەلەکە لە کۆڵۆنایە ئەی چ نیشانەی تری ئاگادارکەرەوە هەیە کە بێ ئەمە پشتگوێی نەخین بەدەرلەوەی کە خوێنمان بینی لە پیسیا وەکوتم دابەزینی چێش کە ئەمە حاڵەتێکی متەئەخیرە ینی ئێمە پێمان خۆش نییە نەخۆش وەزنی دابەزێ اینجا بێت بۆ پشکنین بەڵام دابەزینی چێش بوونی خوێن مەسەلەن شەو خەبەری کاتەوە ئازارەکەی تێگەی پێچی پیا بێت مەسەلەن بە حەپێکی ئازارشێنی ئەتیادی ئازارەکەی نەڕوات ئەمانە هەمووی نیشانن کە تۆ ئەبێ زیاتر بە دوایە بچیت باشە با بینە سەر پرسیاری بینەرانمان کوڕێکی 16 ساڵ زوو پیسیە کات ئەمە پرسیارەکە دایکی کردوتی بێگومان وڵا لەگەڵ پیسەکە خوێنیشی هەیە و کێشیشی کەمی کردو ئەڵە چی بکەم واللهی ئەمە بە دڵنیایی ئەوانێ مادام خوێن لەگەڵ پیساییە ئێمە بە ئینگلیزی پێڵێن ڕێد فلاگ ینی وەکو عەلەمی سوور وایە ینی ئەبێ بزانی بۆچی وایە ینی بوونی خوێن هەروە تەفسیری ئەتیادی نیە بەڕای من باشترین شت بۆ ئەو نەخۆشە کە ئەوەیە نازوری ڕیخۆڵی بۆ بکرێ ینی کۆلۆنۆسکۆپ باش دکتۆر هەر پرسیارێکی تر هاتووە باسی ئازاریسکە بەزەڵە ئەگەر ئازارەکە لای ڕاست بێ لەژێر پەراسووە ئەمە بەگشتی چ ئۆرگانێک لەوێ چ گرفتێک لای ڕاست بڵین زراومان هەیە کە جاری وا هەیە بە سۆنەر بۆ نەخۆشەکەت کردووە بەردیتیانە بەڵام کە بە دوواداچوونی بۆ ئۆکەی سێرەکەی زراوکە خۆی بە تەواتی خۆی بەتاڵ ناکاتەوە پڕ نابێتوانێت تێگەی چۆنانی نەوەیەک لە
خەلەلی بەتاڵبوونەوە هەیە لە زراوەکە کە جاری وهەیە ئەو ئازارە دروستەکە جاری وهەیە بوونی ئیلتیاباتە لە با بڵین ڕیخۆڵە چۆرەیە کە وەکوتم باشترینشی دەوەیە کە بە دوواداچوونەکانی بە وردی بۆ بکرێ بەتەنیا بە سۆنەرێک هەموو شتێک قەرار نادرێت. باشە دکتۆر بەڕای بەڕێزت بوونی سترێس و قەلەقی و دوو دڵی و ئەوانە پێچی سک و قۆڕەقۆڕی سک دروستەکە ئەمە هەیە بڵێن تریگەرینێکە ینی زیایی ئەکا بەس نەک بە تەواوەتی کابرا هیچ عیبی نەبوو بێ و ئەوەیە کە خۆی پێشووتر بە چەند خواردنێک تێکە چێ وەزی خراپ ببێت کە سترێسە بێت لەوانی زیاتر ببێت لەبەرەوە سترێس دەوری هەیە بڵێ. باشە دکتۆر با بێنە سەر بابەتی سەرما. بەڵێ سکمانێشێ ئەڵێ سەرمایە سک چوونەگرێ ئەڵێ سەرمایە بە گشتی سەرما پەیوەندی بە گرفتەکانی هەرسەوە هەیە ئەتوانین بڵێن لە سانەوە 5-6 نیەتی نەخ باش وا بێ خەڵکی رووسیا و ئەو منطقانی کە زۆر ساردنە بێ هەر لە خستخانەمیان کەوتو بێتن لەبەر سەرما و لەبەر نەخێر کەواتە ئێمە ئەتوانین ئەو زانیاریە نادروستە لای خەڵک بڕێوێنینەوە کەی ترەگەر سکیانێش هەیەگەر سکیان چوو یاگەر پێچێکی سکیان هەبوو سەرما زۆر بەکەمی ئەو وینە تەشەنوجی جان دروستەکە بەعام لەوانەیە تۆ دەرمان وەرەگری بۆ ئازاری جانت بۆی کە بڵێن نەوەیەک لە سەرمایی لەشت بوو بێ نەک ناوڕی خۆڵەکان جاری وایە سایدی فێکتی و یا ئاڕازی جانبی دەرمانەکان سکچوونت بۆ دروستەکە ئەو کاتە لەوانەیە خەڵک تەفسیرەکەی وابێ کە بۆی سەرماوە بۆ یا مەسەرەن جاری وایە تووشینەوە ئەک لە قورگێشە و پەتابین بۆی سەرماوانێ دەرمانی ئەنتیبایەتێک وەرەگرین سایدی فێکت و با بڵێن ئاڕازی جانبی ئەمانە جاری وایە تووشی سکچوومانەکە بەس نەک بەهۆی سەرماکەوە بێ بەهۆی بەکارێنانی دەرمانەکانەوە بێ. باش دکتۆر دوو پرسیاریشیان هی بینە ڕێکمانە باسی واکە کە ئایا لە کاتی ڕەمەزانە ئەکرێ غازات و پێچی سک زیاد بکە یاخود نامەیەک دووەمین ئایا هەموو گرژیەکی کۆڵۆن هەر بە قەبزیە یاخود هەندێکیان بە سکچوون و بە زۆر پیسیکرد نەگیرن بە هەردوو نەوەکە هەیە بەڵام بە زۆری قەبزی زیاترە وسکچوونیشیان هەیە نەخۆشی واشەیە قەبزیش و سکچوونیشی هەیە کە ئەویان تقریبا لە 120 حاڵەتەکانە قەبزی و سکچوونیان هەیە تقریبا لە 160 حاڵەتەکان بە قەبزین لە 120یان بەس بە سکچوونە لە 120 کە ئەمێنێتەوە کە هەردووچی تێکەڵە بینێ قەبزە بینێ سکێچێت باش کاتاکرێ یەکێک گرژی کۆڵۆنی هەبێ بەس قەبز بێ ئەشکێ بەس سکچوون بەڵێ زۆر باشە دکتۆر بە وەڵامی ئەو بینەرەمان بیر نەچێ بوونی غازات و پێچی سک لە ڕەمەزانە کارێکی خۆی بەعکسەوە ڕەمەزان یەکێک لە سوودەکانی بە ڕۆژوو بوون ئەوەیە ئەو کەسانی کە خۆیان پێشووتر پیان وتراوە کۆڵۆن لە کاتی بە ڕۆژوو بوو ناسێرەکەی ناوسکیان با بڵێن مرتاحترن پشوویەک وەرەگرن خۆی ئەوەی کە خەڵک پێڵێ کۆڵۆن نوعێک لە بەکتریاکان کە لە ڕیخۆڵەمان هەیە کە بەکتریای سوودبەخشن بەوەی هەچ دەرمانێکەوە بێ بەوەی هەچ خواردنێکەوە بێ سێرەکەی بەڵانسەکەی تێکەچێ و نوعێک لە غازات و فەرمنتیشن ینی ترشانی با بڵێن خواردنەکان لە ڕیخۆڵەکانە گۆڕانکاری بەسەرایە بووە کە تۆ ڕێستی ئەیتێ و بە ڕۆژووە بیت هەستەکەی مرتاحتریت خواردنە خێراکان وەکو پیزا و بابەتەکانی دیکە و ئەوانە ئەکرێ گرژی کۆڵۆن زیاد بکە لە بەعزێک کەسا بڵێ زیایەکات و لە بەعزێک کەسی کە خواردنە کوردەوارەکانی خۆمان وەکو فاسۆلیا و کفتە و ئەمانش ئەوانیش هەرزیایەکەن ینی هەردوو نەوەکە هەیە بەڕێزت مەبەستە دەوای ئەو کەسە بێ خۆی بناسێ ئەبێ من دائما ئەڵێم بە نەخۆشەکان ئەبێ خۆی باشترین کەس بێ و باشترین دکتۆر بێ بۆ خۆی کە بەم خواردنە وەسم خراپە بێ کەمی کەمەوانێ بەم خواردنە باشم بەم میوەیە باشم بەم سەوزەیە باشم زیایی یەکەم کەواتە خۆی ئەتوانێت قەرار با کە زۆربەی زۆری خواردنەکان هەموو تاقی ئەمان کردوتەوە ئەزانین بەچی خراپە بین بەچی باشە بین یانی خۆی ئەتوانێت سێلێکشن و اختیاری کامیان باشە چکە یەکێک لە بینەرەکانمان نەڵێ من کەنان و سەمون و چ ئەخۆم وام لێت ئەخر خۆ ئازاری سک جاری وا هەیە بوونی مەسەرەن مجموعەیەک ئەنزیمە کە نەخسە لە لەشمانە وەکو مەسەرەن هەیە لاکتی دفشنسیان هەیە لە شیریان پێناکەوە ینی شیرەمەنیەکانیان پێناکەوێ هەیە سیلیەک دیزیزیان هەیە کە پیانەوترێ حساسیەتی گەنم یا جۆ ئەو کەسانە کە نان و شتە خۆن ئەو غازات و شتیان بۆ دروستە بێ لەبەرەوە ئەبێ بە دوواداچوونی وردیان بۆ بکرێ هەر اینجا توانی قەرار بێ لە ساسە باش
کۆتا پرسیارمان بینەرێک ئەڵە من 10 ساڵە سکمێشێ نەچێشم دابەزە و نەخوێنیشم هەیە دەکەواتەوە هیچ من تەسەوەرەکەم لێگەڕین لێگەڕێچکە هیچ نەخۆشە خراپەکان ناگەنە 10 ساڵ ئەگەنە چەند ساڵ نەخۆشی خراپەکان عادەتەن وەکو شێرپەنجە بێ شەرپەنجەکان لە مانگەکانە دەرەکەون تێگەی ناگەنە ساڵەکان ئەوانەی کرۆنز و هەوکردنە درێژخایەنەکان ئەوانی کە نەخۆشی درێژخایانیان هەبێ وەکو بەسەرەن ئەلسەرەتیڤ کۆلایتس و نەخۆشی کرۆنز بەتەنیا بەز ئازاریان نییە علامەتی تریان هەیە سکچوونیان هەیە سکچوونی خوێناویان هەیە پێچیان هەیە بەسکیانە چێشیان تا ڕادەیەکدا بەزێ دەوروبەری کۆمیان خاستەنەوانی کرۆنسیان هەیە نەوەک لە ئیلتیابات و با بڵێن خڕاج و قلیشان و یعنی ناڕەحەتی تریان ئەبێ هەر ئەوە نییە بەتەنیا بەس ئازار بێت و هیچی تر دکتۆر بەرەم سپاسی بەڕێستەکەم بگومان پرسیاری زۆرمان بۆ هاتۆ بەزەمەوە لە یەک خولەکە پێم بڵێ گرفتت لەگەڵ چارەخوازان چییە چ لێک تێنەگەیشتنێک هەیە کە ڕۆژانە بەرکەوتن وەڵاهی من تەنها یەک ئامۆژگاری بچووکم هەیە ئەو کەسانی کە تەمەنیان لەسەر و 45 ساڵەوەیە و ئازاری سکیان هەیە یا ئازاری سکیشیان نەبێ خۆی ئیسە بۆ بە قاعیدە بۆ بە قانون لە هەموو دنیاە 10 ساڵ جارێ با نازۆرێ بکەن هیچی تێنات و الحەمدوللا ئیسە نازۆر لە وڵاتە هەیە و بەبەنجەکرێت و ئەو دەرمانانی کە بۆ ڕیخۆڵە حازرکردن و ڕیخۆڵە پاکردنەوەی زۆر زۆر گۆڕانکاری بەسەرا هاتووە کە نەخۆش سەغڵەت ناکە سەغڵەتی ناکە تێگەی لەبەرەوە ڕیسالەی من نامەکەی من ئەوەیە ئەو کەسانی کە تەمەنیان لەسەر و 45ەوەیەت با 10 ساڵ جارێ نازۆرێ بکەن ئەو کەسانی کە خوێن ئەبینن لەگەڵ پیسەکەیانە با نازۆر بکەن ئەو کەسانی کە کێشیان دابەزیەوە بەڕێی من نازۆر و ئەشیعەیەکی تەنووری زەروریە کە بۆیان بکرێت کە سۆنەرێکێتەوە ئەڵێ نۆرمەڵە و هیچی تیانە تەنها بە یەک سۆنەر یا بەوە ئیکتیفا نەکرێت وشاءالله هەمووتان سەلامەتە بن و بینەرانی سەلامەتە بن هەموولایەکیش بە دوور من لە هەموو نەخۆشیەک انشاءالله لەگەڵ بەڕێزیشت بینەرانی خۆشەویست سپاس بۆ ئەوەی کە لەگەڵمان بوون سپاس بۆ کۆمنتەکانتان کە پێم وایە زۆربەیمان وەڵام دایەوە ومێدی ساخی سەلامەتیتان بۆ خوازین و خواتان لەگەڵ